سەرکوتکردنی ئێڵی بڵباز. لەو ماوە ئارامێدا کە بە دووی پەیماننامەی ئاشتی زەهاو داهات، عەجەم توانی شانوشکۆی ئێڵی برادۆس کە هاوسنووری عوسمانی بوو بشکێنێ و نەهێڵە جارێکی تر ڕاست بێتەوە و مەترسی بۆ دروست بکەن. بەڵام هاوزەمان لەگەڵ کەسبوونی ئێڵی برادۆس، ئێڵی بڵباز لە لای خواروی ناوچە عەجەم نشینەکانی مەڵبەندی ورمێ گەشەی کرد و بەهێز بوو. ئێڵی بڵباز لەو سەردەمەدا پێگاتە بوو لە یەکگرتنی 4 هۆزی سەرەکی: مەنگۆڕ، مامەش، پیران، باڵات. هۆزەکانی ئەم ئێلە ڕەوەندی تەواو نەبوون، ئەگەرچی هاوینان بۆ لە وەڕاندنی ئاژەڵ ئەچوونە چیە قەندیل، بەڵام بنیان لە بناری قەندیل و دەشتی لاجان و موکریان و سلدوز بوو، کشت و کاڵیان تێدا کرد. مەزنایەتی ئێڵی بڵباز لە دەست ئاغاکانی مەنگۆڕدا بوو، تا باپیر ئاغا و 1000 کەس لە پیا و هەڵبژاردەکانی ئێلەکەی لە میوانداریەکدا لە مەراغە لە خەودا کوژان، 1198 کۆچی. خودادبەجی ئەفشار لە پاداشتی ئەوەی لە تەنجی ئابگەرمدا شۆڕشگێڕانی کوردی شکاندبوو، 1105 کۆچی دەرباری ئێرانی نازناوی خانی پێبەخشی بوو، کردبیە بێگلەربێگ بەجی بەگەکانی ئەفشار. لە 1134دا جارێکی تر بە لەشکری عەجەمەوە هێرشی کردە سەر لاجان لە بناری قەندیل کە مەڵبەندی ئێڵی بڵباز بوو. لە گەڕانەوەیدا بەدیل و تاڵانیەوە شەڕکەرەکانی بڵباز لە ناکاو هەڵیان کوتایە سەری، پاسەوانەکانیان کوشت و دیلەکانیان لێسەندەوە و تاڵانەکەیان پێوەجێهێشتن و لەسەر ئەم ڕیسواییەش خۆی کوشت. ئێڵی بڵباس و ئێڵی زەرزا بوون بە دەرگ لە کەڵەکەی عەجەمدا، لەبەرەوە یەکێک لە پەژارەکانی حاکمەکانی ورمێ و مەراغا هەمیشە لە ناوبردننی ئەم دوو ئێلە بوو. ئێلەکانی کوردیش بەهۆی ناکۆشی ناوخۆیان و نزمی ئاستی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و فەرەنجی خۆیانەوە نەیانتوانی بۆ پێگەێنانی قەواری سەربەخۆی خۆیان کەڵک لەو شێوێ فراوانە وەربگرن کە بەهۆی هێرشی ئەفغانەوە بۆ سەر ئێران و لە ناوچوونی بنەماڵی سەفەوی و گۆڕانی یەک لە دوایەکی بنەماڵە حکومڕانەکانەوە دروست بوو. لە سەردەمی دەسەڵاتی نادرشادا 1140-1160 محەممەد عیساخانی بەگلەربەجی ئەفشار داوای لە نادر کرد بۆ سەرکوتکردنی بڵباز یارمەتی بدا. ئەویش هێزێکی گەورەی بە سەرکردایەتی نەسڕوڵڵا میرزای کوڕی و ئیبراهیم خانی زەهیرالدەولەی برایدا بۆ نارد. لەگەڵ هێزەکانی محەممەد عیساخان لە نزیک سابڵاغێکیان گرتەوە، هەڵیان کوتایە سەر ترکەش لە قەندیل 1149. ئێڵی بڵباز هەردوو 1000 کەسێ بوون، هەندێکیان کوژان و هەندێکیان گیران و ئەوانی تریشیان هەڵاتن. نادرشا خۆشی بۆ چاوترسانی خەڵکی ناوچەکە دوای ئەوەی دەستی لە ئابلوقەدانی مووسڵ هەڵگرت، لە سایەن قەڵاوە چوو بۆ سەردانی سۆمای برادۆس قەڵاکانی بانیە و بەردەڕاش 1158. بڵباز ئێلێکی دەوڵەمەند بوون، خاوەنی ئاژەڵ و گاڕان و ڕەوەی زۆر گەورە بوون، هەروە ئەرزێکی بەپیتی فراوانیان لەبەردەستدا بوو. کاربەدەستانی عەجەم چاوی تەمایان بڕی بۆ سامان و داراییان و ئەیانویست بە زەوتکردن و تاڵانی ماڵ و دارایی ئەوان خۆیان دەوڵەمەند بکەن. مەزنەکانی بڵباسیش ئەیانویست کەمترین باج و سەرانە پێشکەش بکەن. هۆی سەرەکی ململانێ و تێگەڵچوونی خوێناوی ئەفشاری عەجەم و بڵباسی کورد ئەگەرچی تێکەڵاو بوو لەگەڵ ناکۆچی مەزەبی و نەتەوەیی، بەڵام لە ڕاستیدا زۆرتر لایەنی ئابووری هەبوو نەگلایانی سیاسی. حاکمەکانی ورمێ و مەراغا هەرکەس بووە ئەبوو یەکێ لە بەندەکانی کارنامەکەی تەمێکردنی بڵباس و ئێلە کوردەکانی تربێ. چەند جار تێگەڵچوونی خوێناوی لە نێوان سوپای عەجەم و ئێلە کوردەکاندا ڕوویدا. دەستگای بەڕێوەبەرایەتی ئێران تا ئاهات بۆ گەنترە بوو. ئاڵوگۆڕی یەک لە دوایەکی بنەماڵە دەسەڵاتدارەکانی سەفەوی و ئەفغانی و ئەفشار و زەند و قاجار هەمیشە گۆڕانی حاکمەکانی ورمێ و مەراغەشی بەدوادا ئاهات. بەرتیل وەرگرتن بە ناوی پێشکەشەوە بوو بە یەکێ لە نەریتەکانی خۆنزیک خستنەوە لە دەرباری شاهی و لە حاکمەکانی تەورێز. حاکمەکان پلەپایەکانی خۆیان بە پاراکری، لەبەر ئەوە ئەوانیش پلە حکوومەتیەکانی خوارخۆیان بە پارە ئەفرۆشتەوە و هەریەکەش هەوڵی ئەدا زۆرترین سامان و دارایی پێکەوبنێ و ماوەی دەسەڵاتدارێتی خۆی بەکاربێنێ بۆ خۆدەوڵەمەندکردن بە هەر ڕێگەیەکی نامەشروع. زیادکردنی باج و سەرانە، داگیرکردنی زەوی و زار، زەوتکردنی ماڵ و دارایی خەڵک، تاڵان، جەریمەکردنی بەناحەق. ئێلەکانی بڵباس و زەرزا ئەوەندەیان زوڵم لە دەستگای کاربەدەستی عەجەمدی بوو، شۆڕشیان هەڵگیرسان، بناری قەندیل و شنۆ هەتا ناوچەی دولیان لە عەجەم ئازاد کرد. هێزەکانی خۆیان بۆ بەرەنگاری لێدامەزراندن. هێزەکانی عەجەمیش کەوتنە خۆسازدان بۆ سەرکوتکردنیان. ڕۆستەمخانی حاکمی ورمێ لە ڕێگەی جاریجان و قاشقەگدووگەوە بۆ سەر لاجان و محەممەد بەجی گەورەی قەرەحەسەنلو و موئمنخانی حاکمی سایەنقەڵا لەگەلی قاسملۆ بۆ سەر شنۆ چوون. کابایزی مەزنی بڵباز لە شنۆ سەرپەرشتی شەڕەکەیە کرد. ئێلی زەرزا لە دەشتە بیلشکان و لە گردنەی شنۆ خۆیان گرتەوە. لەم شەڕەدا لە کورد کابایزی مەزنی بڵباس و لە عەجەم محەممەد بەجی قەرەحەسەنلو کوژان 1178 کۆچی.
کاربەدەستانی عەجەم لە پاڵ بەکارهێنانی زەبر و زەنگدا دژی ئێلەکانی کورد بۆ دەستەمۆکردن و سەرپێدانەواندنیان کەوتنە بەکارهێنانی هەندێک ڕێگەی تری وەکو دامەزراندنی خزمەتی بەهۆی ژن و ژنخوازیەوە لەگەڵ هەندێکیان و دروستکردنی ناکۆچی و دوژمنایەتی لە نێوان هەندێکی تریاندا و بە گژاکردنی یەکتری، هەروەها هەوڵیان ئەدا لە ململانی ناوخۆیاندا کەڵکیان لێوەربگرن. لەو کێشەیەدا کە نەیارەکانی نەجەف قۆلی دوونبولی حاکمی تەورێز ئایانویست تەورێزی لێداگیر بکەن، نەجەف قۆلی لەدەست ئەوان بۆ خۆی هەڵات و داوای یارمەتی لە ئیمام قولیخانی حاکمی ورمێ کرد. ئەویش جگە لە هێزەکانی ئەفشار، شێخ عەلیخانی موکری حاکمی سابلاخ و جەعفەر سوڵتانی زەرزا حاکمی شنۆ و قەرەنی ئاغای مەزنی بڵباس و میرزە ئاغای سەرخێڵی شوکاچی بە شەڕکەرانی ئێلەکانیانەوە ڕەوانەی خۆی کرد. 1995 کۆچی بۆ یارمەتی دوونبولیەکان و بەلاداخستنی ئەو ناکۆچیە بە قازانجی ئەوان. ئەحمەد ئاقای مقەدەم تاوانێکی گەورەی بەرامبەر بڵباس کرد. نەجەف قولی حاکمی تەورێز حاجی عەلی محەممەد ئاقای حاکمی مەراغەی لەسەر ڕاوڕوت کوشتبوو. 1990 کۆچی ئەحمەد ئاقای کوڕی لە جێگەی ئەو کرا بۆ حاکمی مەراغا. ئەحمەد ئاقا بە پێی ڕاستپاردەی دەرباری ئێرانی بە پیلان کەوتە دامەزرانی دۆستایەتی لەگەڵ باپیر ئاغای مەنگۆڕ مەزنی ئێڵی بڵباس و هێمنی کردەوە. دۆستایەتەکەیان ئەوەندە بەهێز بوو داوای لە باپیر ئاغا کردبوو بۆ سندنەوەی تۆڵی باوکی لە حاکمی تەورێز هاوکاری بکە و بەخۆی و 1000 کەس لە سوارە هەڵبژاردەکانی بڵباسەوە بچێ بۆ یارمەتی دانی. باپیر ئاغاش 1000 سواری هەڵبژاردەی لەگەڵ خۆی بۆ مەراغە برد. ئەحمەد ئاقا بە ناوی میوانداریەوە هەرچەند کەسێکیانی لە ماڵێکدا دامەزران، لە نیوەی شەودا بە نووسوی هەمان کوشتن. 1990 کۆچی شاعرەکانی موکریان ئەم کارەساتیان کردوتە بەیتێکی تراجیدی بە گۆرانیەوە ئەیڵێن. کاربەدەستانی ئێرانی لەسەر ئەم تاوانە نازناوی خانیان بە ئەحمەد ئاقا بەخشی و بوو بە ئەحمەد خانی مقەدەم. محەممەد قولیخانی بەگلەربەجی ئەفشار بۆ ئەوەی دۆستایەتی لەگەڵ ئێلی زەرزادا بمەزرێنێ خوشکێکی خۆیدا بوو بە ئەفراسیاب سوڵتان زەرزا. لەو سەردەمەدا ململانی نێوان ئاقا محەممەد خانی قاجار 1993 1211 و لوتف عەلیخانی زەند 1203 1209 لە سەرتەختی ئێران هێشتا بەلایەکدا نەکەوتبوو. ئێران هێشتا ناوەندێکی دەسەڵاتداری تێدا جێگیر نەبوو بوو. حاکمەکانی ناوچەکان هەوڵی خۆبەهێزکردن و خۆدەوڵەمەندکردنیانەدا، کەسیان چارەنووس و پاشەڕۆژی خۆی نەئەزانی. محەممەد قولیخانی حاکمی ورمێ ئێلەکانی زەرزا و شکاچی بەلای خۆیدا ڕاکێشا بوو بۆ تاڵانکردنی ئێڵی بڵباس کە هێشتا 3 ساڵ بەسەر کارەساتی کوشتنی بە کۆمەڵی مەنگوردا لە مەراغە تێنەپەڕی بوو. هێزێکی ناردنە سەر، لەو کاتەدا قەرەنی ئاغا مەزنی بڵباس بوو. لەسەر چە میلاوین تێگەڵچوون. 1920 کۆچی بڵباس شکان و هەڵاتن بۆ چییە؟ ماڵ و داراییان تاڵان کرا. بوداخانی موکری ئەگەرچی لە هاوکاری عەجەم درێغی نەکردبوو، بگرە تاوانبار کرابوو بە دەستێک کەڵاوکردن لەگەڵ عەجەم بۆ قڕانی بڵباس، کەچی ئەویش لە سزادانی عەجەم ڕزگاری نەبوو، چاویان هەڵکۆڵی. 1930 کۆچی ئاقا محەممەد خانی قاجار بۆ چەسپاندنی دەسەڵاتی شایەتی خۆی ڕووی کردە ئازەربایجان، ویستی محەممەد قولیخانی حاکمی ورمێ بگۆڕێ. محەممەد قولی لە ترسی گیانی خۆی پەنای برد بۆ ئێلی زەرزا لە شنۆ. ئاقا محەممەد فەرمانیدا بە قاسمخانی حاکمی نوێی ورمێ کە برای محەممەد قولی بوو لەگەڵ ئەسکەرخانی ئەفشار بچن بۆ تەمێکردنی ئێلی زەرزا. محەممەد قولی گەڕایەوە لای عەجەم و بەخشیان، بەڵام داڵدەدانی ئەو بوو بە بەهانەی پەلاماردانی زەرزا. ئێلی زەرزا داوای لە ئێلەکانی بڵباس و هەرچی کرد بەدەن جێوبێن بۆ بەربەستی هێرشی عەجەم. قاسمخان جگە لە هێزی ئەفشار هێزەکانی دوونبولی و موکریشی لەگەڵ خۆی بردبووە سەر زەرزا. هێزەکانی موکری لە ژێرەوە لەگەڵ زەرزا ڕێکەوتبوون شەڕی یەکتری نەکەن. هێرشی عەجەم تێکشکا، 1000 کەس لە شەڕکەرانی ئەفشار و دوونبولی کوژران. 1906 کۆچی محەممەد قولیخان سەر لە نوێ بووە بە حاکمی ورمێ. 1970 کۆچی ئەفراسیاب سوڵتانی زەرزا هەم زاوای بوو هەم لە تنگانەدا داڵدەیدا بوو. بە خۆشی دامەزرانیەوە چوو بۆ پیرۆزبایی لێکردنی بۆ ورمێ، بەڵام لەوێ دەرمانداویان کرد و مرد. فەتح عەلی شاهی قاجار 1985 1250 کۆچی بۆ جێگیرکردنی دەسەڵاتی خۆی لە ئازەربایجان و سەرکوتکردنی سەرپێچی محەممەد قولیخان خۆی لە ڕێگەی تەورێز، مەراغا، سابلاخۆ ڕووی کردە ورمێ. محەممەد قولی بە برینداری لە شەڕدا گیرا. فەتح عەلی شا حسێن قولیخانی لە جێگەی ئەو کردە حاکمی ورمێ و عەباس میرزای کوڕی خۆی کە نائیب سەڵتەنە بوو کردە والی ئازەربایجان. عەباس میرزا 1203 1249 کۆچی ماوەیەکی درێژ لە ئازەربایجان حکومڕانی کرد. لە سەردەمی ئەوە ڕووداوی گرنگ ڕوویدا. جەنگی رووسی ئێرانی کە چەندین ساڵی خایاند قۆناغی یەکەمی بە سەپاندنی پێگاتنی گوڵستان
1228 و قۆناغی دووەمی بە سەپاندنی پێگاتنی تورکمانچای 1243 کۆتایی هاتوو جەنگی عوسمانی ئێرانی کە ئەویش چەندین ساڵی خایان بە پەیماننامەی ئەرزڕۆم 1238 تەواو بوو. دابینکردنی خەرجی جەنگەکان و بژاردننی زەرەری رووسیا و خەرجی نوێکردنەوەی قشوونی ئێران و خەرجی پێویستیە زۆرەکانی دەرباری بۆگەنی قاجار و خێزانە دەسەڵاتدارەکانی باری سەرشانی هەموو خەڵکی ئێرانی قورس کرد بوو، بە تایبەتی خەڵکی کوردستان ئەوی کەوتبووە ناوچەی دەسەڵاتی عەباس میرزاوە. ئێلی بلباس کەڵکیان لە ئاڵۆزانی هەلومەرجی ئازەربایجان وەرگرت، ناوچەکانی خۆیان لە ژێردەستی کاربەدەستانی عەجەم دەرهێنا و تا نزیک قەڵای ورمێ پێشڕەویان کرد 1214. هێزەکانی عەجەم چەند جارێ چوونە سەریان بێ ئەوەی بتوانن چاریان بکەن. عەباس میرزا فەرمانیدا بە حسێن قۆلیخانی بەگلەربەجی ئەفشار کە بە سوپای ئەفشار و بە ئەحمەدخانی مقەدەم مەراغەیی کە بە سوپای مقەدەمەوە لە کەناری چەمی گادەر یەک بگرنەوە بۆ ئەوەی پێکەوە پەلاماری ئێری بڵباس بدەن و شۆشەکان داببرچێنەوە. لەم سەردەمەدا عەجەم توانی بووی هەندێک لە ئێلە کوردەکان دەستەمۆ بکە و بیهێنێتە ژێر فەرمانەوە. بۆم هێرشە هەندێک لە شەڕکەرانی ئێلەکانی شوکاک و زەرزا و شەمزینان سازدرابوون، هەمویان لە سلدۆس کۆبوونەوە، تۆپخانەیان لەگەڵ خۆیان برد. هێزەکانی بڵباز لە دەشتی لاجان دامەزرابوون، هۆزی پیران بە سەرۆکایەتی مامەند ئاغا و هۆزی مەنگۆر بە سەرۆکایەتی هەمزە ئاغا و هۆزی مامەش بە سەرۆکایەتی سوارئاغا و هۆزی باڵک بە سەرۆکایەتی ئیبراهیم سوڵتان. حسێن قولیخان سەرکردەی گشتی هێزەکانی عەجەم هێزەکانی خۆی بۆ شەڕ دابەش کرد. شەڕکەرانی ئێلی شوکاچی بە سەرۆکایەتی ئیسماعیل ئاغای شکەفتی بە چەرخەچی لەشکر و شەڕکەرانی ئەفشاری لە قۆڵ ڕاست و شەڕکەرانی مقەدەم مەراغەیی لە قۆڵی چەپدانا و خۆشی لە ناوەندی هێزەکەدا جێگەی گرت و تۆپخانەیان لێدابەستن. لە ڕۆژی هەینیەکی سەرەتانی 1216دا هێرشیان دەست پێ کرد. نابەرامبەریشی ئاشکرا لە ژمارە و چەک و ڕێخستنی ئەم دوو هێزەدا هەبوو. لە ئەنجامی شەڕەکەدا ئێلی بڵباس تێک شکا و شپرزە بوو. ژمارەیەکی ئەوەندە زۆریان لێ کوژا بە قسەی میرزا ڕەشید بە فەرمانی بەگلەربەگ لە مناری چێ قەندیلدا لەسەری بڕاوی پیاوەکانی ئەم ئێلە لە دوو جێگە منارەیان دروست کرد و موئەزین بۆ بانگدان لەسەریان ڕاوەستان. 5-6 ئەسپی ڕەسەنی ئەو تاڵانیەشیان هەڵبژار لە سەلکی شەڕکەرانی کورباریان کردن و بە ڕەشید سوڵتان قاسملۆی ئەفشاردا بە دیاری بۆ فەتح عەلیشیان نارد. ماڵ و دارایی و ڕان و ڕەوەی ئەم ئێلە تێکشکاوە و هەرچی بەردەستی دوژمن کەوت بە تاڵان برا. دوام سەرکەوتنە بەگلەربەگ لە لاجانەوە چوو بۆ سەردانی شنۆ. قاسم سوڵتانی زەرزا کە ئەویش لەم کوشتارەدا هاوڕێ لەگەڵ عەجەم بەشدار بوو، لە گەڕانەوەی بەگلەربەگدا بۆ خواحافیزی تا گەردنی شنۆ لەگەڵی چوو بوو. بەگلەربەگ بەدەم ڕێگاوە ڕێوشوێنی جۆری بەڕێوەبردنی لێرە بە دواوەی شنۆی بۆ قاسم سوڵتان ڕوونەکردەوە. لەو کاتەدا لەسەر بەرزایی گەردنەکە گۆڕستانێکی گەورە سەرنجی حسێن قولیخانی ڕاکێشا کە لە گۆڕستانی خێڵە کوردەکانی نەئەکرد. بەگلەربەگ لە قاسم سوڵتانی پرسی ئەو گۆڕستانە چییە؟ ئەویش زمانی سوتاوتی ئەوە گۆڕستانی کوژراوەکانی ئەفشارە کە لە سەردەمی لێخزانی محەممەد قولیخاندا لە تێگەڵچوونێکی ئەفشاردا بە سەرکردایەتی قاسمخانی برای محەممەد قولیخان لەگەڵ ئێری زەرزادا کوژراون. لەوەش مەبەستی تێهەڵچوونەکەی ساڵی 1206 بوو. لەسەر ئەم قسەیە بەگلەربەگ فەرمانیدا بەندی گرانیان خستە گەردنی قاسم سوڵتان و بە گیراوی لەگەڵ خۆیان بردیانە ورمێ. لە کاتێکا لە ورمێ بە بۆنەی ئەم سەرکەوتنەوە ماوەی 3 ڕۆژ بوو جەژن و شایانە کرد. لە گەرمەی ئەم ئاهەنگانەدا قاسم سوڵتانی زەرزا ئەگەرچی ئەویش لەگەڵ هێزی عەجەمدا چوو بۆ سەر هاونەتەوەکانی خۆی لە باتیوەی خەڵات بکرێ بە فەرمانی حسێن قولیخانی بەگلەربەگ لەسەر ئەو قسەیە بە دار و فەلاقەوە بەسرا. پاش سزادانێکی سەخت 3000 تومان جەزایان لێسەند، اینجا بەریاندا. عەباس میرزا لە کاتێکا خەریکی گفتوگۆی ڕێکەوتنێکی زەلیلانە بوو لەگەڵ رووسیا 1227 تاڵانکردنی ئێلی بڵباسی سپارد بە ئەحمەدخانی مقەدەم و عەسکەرخانی ئەفشار بۆ مەرجەی 15000 تومان لە باتی ئەو تاڵانیە بە دیوانی بەرزی عەباس میرزا بدەن. ئەحمەدخان بۆ ئەوەی عەسکەرخان لەو دەستکەوتە بێبەش بکە پێشدەستی کرد. خۆی بە تەنیا چوە سەریان، کوشتاری لێکردن و سەر لە نوێ تاڵانی کردنەوە. بێبەشکردنی عەسکەرخان لەم تاڵانیە دوژمنایەتی لە نێوان ئەو دوو پیاوەدا دروست کرد. عەباس میرزا بۆ ئەوەی تەنگ بە ئێڵی بڵباز هەڵبچنێ یاخود بە قسەی میرزا ڕەشید بۆ دەفعی شەڕی ئەم تائیفە ڤالەیە ناوچەی سلدوسی بەخشی بە ئێلی قەلەپاپاخ کە لە ئەنجامی دەسەڵگرتنی ئێران لە ئەرزەکانی ئەو بەری ڕووباری ئاراز بۆ دەوڵەتی رووسیا ناچار بوون کۆچ بکەن بۆ ئێران. عەجەم بۆ ئەوەی پرزەی ئەم ئێلە سەرکێشە ببڕن، ئەمیرخانی قاجار خاڵۆی نائیب سەڵتەنە لە ناوبردنی پاژماوەی ئەم ئێلەی بە هاوکاری سوپاکانی ئەفشار مقەدەم پێسپێردا. ئەویش 2 ساڵ لە سەریەک هەڵی کوتایە سەریان. دوای کوشتار و تاڵان پەرەوازەی کردن و هەتا شارە زور و گەرمیان ڕاوینان.
1231 1232. بڵباز لە دوای ئەو کارە ساتە خوێناویانە ئەگەرچی لە هەندێک شوێنی دێرینەی خۆیان دامان بەڵام وەکو کۆنفیدراسیۆنێکی بەهێزی ئەلگەل لە بەریەک هەڵوەشان هەندێکیان پەرەوازە بوون بۆ شارە زۆر، بیتوێن، پشدەر، بناری کۆسرەت، دۆڵی شەیدان، تەنانەت هەندێکیان پەڕینە لای هەولێر و مووسڵ.